دیمەن جەوهەر کە سوکارەکەی دەڵێن قوربانێکی دیکەی هەڵا پزیشکەکانە کە ئێستا 8 مانگە لەسەر جێدا کەوتووە. چیرۆکی ئەمیش وەکو زۆربەی ئەو نەخۆشانەیە کە بەهۆی هەڵا یان کەمتەرخەمی بەشێک لە پزیشکان ژیانی کەوتۆتە مەترسیەوە. 8 مانگ بەر لە ئێستا خاوەنی ئەم پشکنینانە سەردانی نەخۆشخانە دەکات بە مەبەستی چارەسەری ئەو ئازارەی لە سکیدایە. دوای پشکنین دکتۆرەکە بڕیار دەدات نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ. ئەو کاتە بەهۆی بچووکی بۆریەکانی گەیاندن لە جەستەیدا 2 سۆندەی پلاستیکی بۆ ماوەیەکی کاتی بۆ دادنێن. بەڵام هەڵەیەک کە هۆکارەکەی بیرچوونەوە بووە یەکێک لەو سۆندە پلاستیکانە بەجێ دەمێنێ کە سوکاری دیمەن دەڵێن لە دوای نەشتەرگەریەکەوە بەهۆی ئازارێکی زۆر کە لە ئەنجامی بەجێمانی ئەو سۆندەیە دروست بووە تا ئێستا نزیکەی 3500 دۆلاریان لە پشکنیندا خەرج کردووە. ئەو دکتۆرەشی نەشتەرگەریەکەی ئەنجام داوە ڕەتی دەکاتەوە کە سۆندەکە لەبیر کرابێت لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری بۆ دیمەن. ئەو ڕوونی دەکاتەوە کە لە داهاتوێکی نزیکدا نەشتەرگەریەکی دیکەی بۆ دەکرێت بۆ دەرهێنانی ئەو سۆندەیە. 8 مانگ دەبیتن خێزانەکەی من کێشەی هەبوو لە میز و میزۆڕۆ لە کلیە ئەوانە هەستاوین عملیاتێکیان بۆ کرد عملیاتێک کە سۆندەی لەناو بۆڕێکانی میزڵدانی دانێن پاشان کە عملیاتەکە کراوە ئیشاعەکە مەوجودە پاش مانگێک بەسەر نەشتەرگەریەکە بۆ ڕێک لەبیر کرا یعنی کە عملیاتیان کرد بۆڕەکان دەرکەن بۆ ڕێک لەبیر کرا بەڵێنیشی داوە ئینشاءالله لەم 1-2 ڕۆژە عملیاتەوەم بۆکە و بۆڕەکەی کە بەزێ ماوە دەریبێنێت. وا دیارە هەڵەی پزیشکەکان هەروە بەردەوامە 2 مانگ لەمەوبەر لە شاری سلێمانی گورچیلەی نەخۆشێک دەرهێنرا بەبێ ڕەزامەندی نەخۆشەکە خۆی. هەرچەندە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دەڵێن کار دەکەن بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتانە بەڵام ئەو هاوڵاتیانەی کە بوونەتە قوربانی هەڵەی بەشێک لە پزیشکان دەڵێن سزاکانی وەزارەت لەگەڵ ئەو پزیشکانە وەک پێویست نییە. لە ئەو سکاڵانەی کە هەتبێتە لیژنەی تەندروستیەوە ئیشمان لەسەر ئەو سکاڵایان نەکردووە کە هاتوۆتە دەستی ئێمە و خۆمان پێوەی هەستاوین و ڕاستەوخۆش چاودێری لیژنەکانمان کردووە. بەڵێ تا ئێستا ئێمە هەر لەم مودێدا لە مودێ ئەم 3-4 مانگەدا 2 سکاڵامان هەبووە. هەردوو سکاڵاکە هەم سزای ئیداری پزیشکان و وەکارمەندانیش و هەم سزای یاساییش درراون و درراونەتە دادگاوە. وەزارەتی تەندروستی دەڵێت ئەوان دۆسیەکان دەدەن بە دادگا لە ڕووی سزای ئیداریەوە بەکاری خۆیان هەستاون و چەند دکتۆرێکیش بەهۆی ئەنجامدانی نەشتەرگەریە هەڵەکانەوە سزای قەدەخەکردنی کارکردنیان بۆ دەرکراوە و ئێستا کار ناکەن. ئەو حاڵەتانەی زۆربەی لەلایەن دکتۆرە بیانیەکانەوە ڕوویان داوە. ئەگەر بێت و ئیزراعەتەکان پێویست بەوە کاتن تەنیا سزادانەکان زادانی ئیداری بی ئەوە لانی وەزارەتەوە ئەو سزادانە دەکرێتن تەنانەت ئەگەر حاڵات هەیە دەگاتە ئەو ئاستەی کە کەسەکە ڕێگەی لێ دەژیرێتەوەی بەردەوام بێ لە کارکردن واتە مافی کارکردنی لێدەستێنرێتەوە بەتابەتی ئەگەر بێت ئەو پەیوەندی بە مەسلەی بڕوانامەوە هەبیان بە هەڵەیەکی پزیشکی زۆر قورسەوە هەبێتن. ئەوەی تریان کە دەدرێتە دادگا ئەو حاڵەتانی دەدرێتە دادگا ئێمە وەزارەت کاتێ دەدرێتە دادگا ئێمە لە بابەتەکە دەکشینەوە تا ئەو کاتی دادگا بابەتەکەی لا دەکاتەوە. لە 6 مانگی ڕابردوودا چەند حاڵەتێکی هەڵەی پزیشکی ڕویان داوە کە دیارترینیان لە نەخۆشخانەی فریاکەوتنی شاری هەولێر بوو کە بەهۆی نەمانی ئۆکسیژینەوە لە کاتی نەشتەرگەریدا نەخۆشی گیانی لەدەستدا. ئەمانە پشکنینی یەکێک لەو خانمانەیە کە 8 مانگ بەر لە ئێستا بۆ شکانی ئازاری ناوسکی نەشتەرگەری لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێردا بۆ کراوە. بەڵام لەو ڕۆژەوەی نەشتەرگەرەکەی بۆ کراوە تا ئێستا ئەو ئازارە ناوسکیدا بەردەوامە بەهۆی مانەوەی یەکێک لەو سۆندانەی لە کاتی نەشتەرگەرەکە لە ناوسکی دانراوە وەکو کە سوکارەکەیشی دەڵێن ڕۆژانە بۆ شکانی ئەو ئازارە 15 حەب دەخوات. ئێشقادر NRT هەولێر.